کاتتان باش. دیدارێکی ڕۆژنامەنووسانی کەرکووکە لەگەڵ ئاسۆ مامەند کارجێڕی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان. دۆخی یەکێتی و کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان تەوەری سەرەکی گفتوگۆکان بوون. کورد بە فرەلستی چوێنێ و ئەم پرۆسەیەوە کە پرۆسەیەکی گرنگ و سارن و سازە. ئاخۆ توانرێت لە ئەنجومەنی پارێزگا هەوڵەکانێک بخرێت یاخود ئەو فرەیە هەرێمێنێت. ئاسۆ مامەند خەمخۆری یەکێتی بۆ بە فیڕۆنەچوونی دەنگی کورد و بوونی یەکلیستی خستە ڕوو. ئێمە سەردانی هەموو لایەنەکانمان کردووە و داواشمان لێکردن کە یەکلیز بێ ئەوە لەو کەس و لایەنانە بپرسە بە دڵنیایەوە بەرژەوەندی شخصی و حیزبی بووە دەنا هیچ بیانوەیەک نییە چکە لە نەتیجە کورسیەکی فلان زیاتر بێ کەمتر بێ میمۆیە لە بەرژەوەندی کورد و شارەکەیە. ئێستاش مەجال ماوە ینی بە تایبەتی ئەگە دوو هاوپەیمانی بۆیان هەیە لێک بدەن و شتێکی کە دروست بکەن. ینی ئێستاش مەجال ماوە یان مەسەلەن لایەنێک مەسەلەن ئەوەکەی خۆی سەح بکاتەوە کاندیدەی دێتە ناو ئەو لیستەوە. بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان ئەرکێکی مێژوویە. لەوبارەوە سەرپەرشتیاری کەرکووک سڵاحەدینی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای کرد لە ناوچەدا بڕێنراوەکاندا هەمووان بەشداری لە هەڵبژاردندا بکەن. نەچوونەکە چیەکەی خۆت و مقابلەکە چییە؟ چێ کورسیەکانتە بە؟ من پێم خۆشە مەسە ئەوە چەند لیستە ئەو لیستانەی کە هەیە خەڵک گرنگەوەیە بۆ چ لیستێکەکەی بۆ چ هاوپەیمانیەکەکەی ئاساییە بەڵام گرنگەوەیە زۆرترین خەڵکی دەنگدەری کورد ببینە سەر سندۆقەکانی دەنگدا. زۆرم پێ ناخۆشە تو دەنگدەریەوە کەوتینەتە گیان یەکتری و تەشیرکردن بە یەک. شەڕی ڕاگەیاندن و بەخشینەوەی تۆمەت لە ئێستادا بەڕوونی لە نێوان لایەنە کوردیەکاندا بەدی دەکرێت. ئاسۆ مامەند ئامادەیی یەکێتی بۆ ڕاگررتنی ئەم شەڕا دەربڕی و داوای کرد لایەنەکانی دیکەش بەرپرسیارەتی دۆخەکە لە ئەستۆ بگرن. دووادارم ئەمە کۆتایی پێبێ ئێوە ڕاگەیاندن کارن داوا لە هەموو لایەنەکان ئەمەی پەیوەندی بە ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئامادەینە چکە بەرژەوەندی کورد و ئەم شارە زۆر لەوە گەورەترە بە تایبەتی لەم کات و ساتەدا دڵنیام دەنگدەری کورد سار دەکاتەوە کە نەچێت دەنگ بدات. لە چوارچەوەی هەستیاری دۆخ و قۆناغەکە ئەم جارە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرامبەر دەپسراوێتی مێژووی وەستاوە و هەوڵەکانی بۆ ئاراستەیە کە دەنگی کورد لە کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان کەم نەکات. کارۆن محەممەد کورد ساد نیوس کەرکووک.